سڵاوڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتیا و ڕێیان یاوکارم لە خزمەت ئێوە عەزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکردنی 4 چالاکی مەدەنی لە پیرانشار و گێڵانغەرب یان لە دەستانی دەست بە سەرکراوێکی دیکە لە گرتوخانەی پۆلیس. کۆبوونەوەی کوردانی بلژیک لە بەردەم باڵوێزخانەی عێراق. بەشداری بەرینی خەڵک لە پرسەی قوربانیانی هێرشەکەی تورکیا بۆ سەر خەڵەکان. یان بەختکردنی 3 هاوڵاتی دیکە لە هێرشی ئاسمانی تورکیا. مانگرتنی کرێکارانی کارخانەی لاستیکی بازر لە کرمان. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی شامس لە ئەنزەلی. دیداری کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری لەگەڵ ڕەزا شەهابی. و بانگەوازی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینە لە دەرەوەی وڵات. درێژێ هەواڵەکان. دەست بە سەرکردنی 4 چالاکی مەدەنی لە پیرانشار و گیلانغەرب. ڕۆژەی پێنجشەممە 15 خەرمانان 3 چالاکی مەدەنی خەڵکی پیرانشار بە ناوەکانی سعدون شەریفی، سولەیمان چوپانی و واحیدە بووبەکری و چالاکێکی سنفی معلیمانی گیلانغەرب بە ناوی لوتفوڵڵا پەرویز لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت لە پیرانشار بەبێ بەڵگەی قەزای ڕیشیان کردوتە سەر ماڵی واحیدە بووبەکری، سعدون شەریفی و سولەیمان چوپانی و هەر 3 کەسەکەیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. لەلایەکی دیکەوە مامورانی ئیتلاعاتی سوپای گیلانغەرب بە کاتی شەو هێرشیان بردوتە سەر بنەماڵەی چالاکێکی سنفی فەرەنگیانی ئەو شارە بە ناوی لوتفوڵڵا پەرویز و سەرەڕای پشکنینی ماڵەکە دەستیان بەسەر مۆبایل و لاپتاپی خۆی و هاوژینەکەی داگرتووە و ناوبراویان لەگەڵ خۆیان بردوو. یان لە دەستانی دەست بە سەرکراوێکی دیکە لە گرتوخانەی پۆلیس. ڕۆژی پێنجشەممە 15 خەرمانان دادستانی پارێزگای کرماشان باسی لە مردنی گوماناوی شارۆمەندێکی دیکە لە گرتوخانەی پۆلیسی گیلانغەرب کرد. بە پێی زانیاریەکان شارۆمەندێکی خەڵکی گیلانغەرب کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لەلایەن پۆلیسی ئەو شارەوە بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازراوەتەوە. ئەو بەندکراوە بە شێوەیەکی گوماناوی لە گرتوخانەی پۆلیسدا گیانی لە دەستاوە و دادستانی ئەو شارەش ڕایگەاندووە کە تەرمی ئەو شارۆمەندە ئاسەواری ئەشکەنجەی پێوە نەبووە و بۆ بۆنەوە لێکۆڵینەوەی لەسەرە بابەتە ناکرێت. کۆبوونەوەی کوردانی بلژیک لە بەردەم باڵوێزخانەی عێراق. ڕۆژی پێنجشەممە کۆمەڵێک لە کوردانی ئازادیخوازی بلژیک بە کۆبوونەوە لە بەردەم باڵوێزخانەی عێراق لە شاری برۆکسێل ناڕەزایەتی خۆیان لە ئاست بێدەنگی وڵاتە لە ئاست جەنایەتەکانی تورکیا نیشاندا. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی وێنەی گوڵستان تارا و هێرۆ بەهاءالدین کە لەم دوایانەدا بەهۆی هێرشی پابادی تورکیا لە نزیک سەید سادق گیانیان بەخت کرد بوو، دژبە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری کاردانەوەی توندی دەوڵەتی عێراق بەرامبەر بەو هێرشانە و پاراستنی گیان و ماڵی چالاکانی سیاسی و ڕۆژنامەوانانی پەنابەر لەو وڵاتە بوون. بەشداری بەرینی خەڵک لە پرسەی قوربانیانی هێرشەکەی تورکیا بۆ سەر خەڵەکان. ڕۆژی پێنجشەممە 15 خەرمانان مەراسمی پرسە و سەرخۆشی 3 قوربانی هێرشە ئاسمانیەکەی دەوڵەتی تورک بۆ سەر ئۆتۆمبیلێک لە ناوچەی خەڵەکان بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان 3 ئەندامی خێزانێکی خەڵکی ناوچەی پشدەری سەر بە پارێزگای سلێمانی بە ناوەکانی مزەفەر حسێن و 2 کوڕی تەمەن 13 و 15 ساڵی بە ناوەکانی محەممەد مزەفەر و موبین مزەفەر لە هێرشی پابادی تورکیا بە سەر ئۆتۆمبیلەکان لە ناوچەی خەڵەکانی سەر بە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕەزایەتی بەلای خەڵکەوە دروست کرد و کۆمەڵێک کۆبوونەوەی ناڕەزایەتی لە باشوور، ڕۆژاوا و باکووری کوردستان دژبە دەوڵەتی تورکیا بەڕێوەچوو. گیانبەختکردنی 3 هاوڵاتی دیکە لە هێرشی ئاسمانی تورکیا. ڕۆژی پێنجشەممە 3 هاوڵاتی دیکەی خەڵکی هەرێمی کوردستان لە هێرشی پەهبادی تورکیا بە سەر ئۆتۆمۆبیلێک لە ناوچەی زەلان گیانیان بەخت کرد. بە پێی زانیاریەکانەوە ئۆتۆمبیلە 3 سەرنشینی بووە و یەکێکیان منداڵ بووە. لەو هێرشەدا
سێ کەس گیانیان لە دەستداوە کە ناسناوی شۆفێرەکە بریتیە لە بۆرهان سەعید خەڵکی گوندی چەمەک. ناسناوی کەسی سێهەم هێشتا ڕوون نییە. مانگرتنی کرێکارانی کارخانەی لاستیکی بازر لە کرمان. ڕۆژی پێنجشەمە کرێکارانی شاغەڵا کارخانەی لاستیکی بازر دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی یاستی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی بۆنی کرێکاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی شەمس لە ئەنزەلی. کرێکارانی شاغەڵا شرکەتی شەمسی ئەنزەلی ڕۆژی پێنجشەمە 15 خەرمانان لە ئەستۆخی خراپی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان، کرێکارانی شاغڵ لە شرکەتی شەمس لە ئەست گۆڕانی بیمەکانیان لە کرێکاریەوە بۆ کارمەندی لە ساڵی 92 بۆ 98 ناڕازین و داوا دەکەن حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان زیاد بکرێت. دیداری کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری لەگەڵ ڕەزا شەهابی. ڕۆژی پێنجشەمە کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری تاران سەردانی ماڵی ڕەزا شەهابی چالاکی کرێکاری ئازادکراو لە زیندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی و کەیوان موحتەدی سێ چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین پاش چەند ساڵ زیندان ئازاد کرا. ڕۆژانی چوارشەمە پێنجشەمە کۆمەڵێک لە چالاکانی سنفی و کرێکاری سەردانی ماڵیەوە ئەندامەی سەندیکای شرکەت واحدیان کرد و وێڕای پشتیوانیکردن لە کار و چالاکیەکانیان خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بانگەوازی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا لە دەرەوەی وڵات. ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا لە دەرەوەی وڵات ڕۆژی پێنجشەمە لە بانگەوازێکدا خوازیاری بەشداری خەڵکی ئازادی خوازی دەرەوەی وڵات لە خۆپێشاندانەکانی ڕۆژی 12 سێپتامبری 2024 بوون. لەو بانگەوازەدا وێڕای ئاماژەپێدان بە ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژیان ئازادی ڕاگەیەندراوە. ئێمە برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا کە وێڕای هەموو ئەو ئازارە جەستەی و دەرونیەی چێشتومانە لە بەرەوەی ڕێزی خەبات دژ بە کۆماری ئیسلامی بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەرین. ئەم شۆڕشە بە خوێنی ئازادترین ڕۆڵەکانی وڵات تا بە ئەمڕۆ گەیشتووە و ئەمڕۆکە زیاتر لە هەموو کاتێک پێویستمان بە یەکگرتووی هەیە. بەو بۆنەوە داوا لە هەموو ئازادی خوازانی جیهان دەکەین لە خۆپێشاندانەکانی ڕۆژی 12 سێپتامبر بەشداری بکەن تاکو و زایەڵەی دەنگی ناڕەزایەتی خەڵکی ستەم لێکراوی نێوخۆ بین. جێبەجێکردنی سزای سێدارەی دووبەندکراو لە بەندیخانەی شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا سزای لە سێدارەدانی دوو کەس بەناوەکانی عەلی دانش 35 ساڵ و ئاکبەر زەندی 40 ساڵ لە بەندیخانەی ناوەندی شیراز جێبەجێ کراوە. بە گوێرەی کەمپەینی بەرگری لە زیندانیان، ئەو دوو زیندانیە لە دۆسیەکی هاوبەشدا بە تۆمەتی کوشتنی بانخاست سزای کوشتنەوەیان بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران، ئەکبەر زەندی باوکی دوو منداڵە و تا ئێستاش هیچ سەرچاوەیەکی فەرمی و میدیایی و ناوخۆیی لە سێدارەدانی ئەو دوو زیندانیەی پشتڕاست نەکردێتەوە. کوژرانی مامۆستایەکی زانکۆی تاران لە ڕەشت ڕۆژی چوارشەمە 14 خەرمانانی ساڵی 1403 تاوی یاسەمین ڕەحمەتی مامۆستای سنتوری زانکۆی تاران و خەڵکی ڕەشت بە شێوەی گوماناوی لەلایەن کەسانی نەناسراوەوە کوژراوە. بە پێی هەواڵی میدیاکانی ئێران یاسەمین ڕەحمەتی مۆسیقاژەنی ناسراوە و مامۆستای سنتور لە زانکۆی تاران بەرە بەیانی ڕۆژی چوارشەمە لە ناوچەی پیربازاڕی ڕەشت لەلایەن چەند کەسێکەوە بە فیشەک کە لە سەریانداوە کوژراوە. یاسەمین ڕەحمەتی دەرێنەری چەند ئەڵبۆمی مۆسیقا و گۆرانی بوو کە پارچەیەک مۆسیقای خۆی پێشکەش بە کیان پیرفەلەک کردبوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە نێتانیاهۆ. ڕۆژی پێنجشەمە 15 خەرمانان دژبەرانی شەڕ لە شارەکانی تێل‌ئاڤیڤ و حەیفای ئیسرائیل بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی نێتانیاهۆ خۆپێشاندانیان کرد.
پاش دۆزینەوەی تەرمی 6 بارمتەی دەستی حەماس لە غەزە شەپۆلێک لە ناڕەزایەتی کۆمەڵگای ئیسرائیلی گرتووەتەوە و خەڵکیە وڵاتە و ئۆپۆزیسیۆنی دەوڵەتی نێتانیاهۆ داوای ڕاگررتنی شەڕ ڕاگەاندنی ئاگربەسی هەمیشەیی ئازادی دیلەکانی دەستی حەماس و هەڵبژاردننی پێشوەختە دەکەن. بەڵێ بینەران و ئازیزان گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.